سەرەڕای بوونی وەرزشوانێکی زۆر لە قەزای سۆران، بەڵام وەرزشوانانی شارەکە وەک خۆیان باسی لێوە دەکەن. بواری وەرزش لەلایەن بەرپرسانی شارەکە فرامۆش کراوە و گرنگی پێنادرێت. بەنسبەت وەرزش لە سۆران بەڵێ وەرزشوانانی سۆران یەکجار زۆرن، بەڵام بەداخەوە هیچ بایەخەک نادرێت بە وەرزشی سۆران. یاریگایەکمان هەیە، بەچی ئەو یاریگا ئێمە وەکو تیپەکان مەسرفاتی ئەو یاریگایەکەن فەرموو ئێستا ئەمە شەوانە کە یاری تیاکرێ هیچ شتێکی دیار نییە یاریگاکە لەسەر مەسرفاتی خۆمان هەستاین بلاجکتۆرمان بۆ دابین کردو بۆ یاریگاکە کابینەکانی یاریگا بە خۆمان دابینمان کردووە وەکو بەرپرسی ئیداری ئەو شارە تا ئێستا هیچ بەرپرسێکمان نەدیوە بێ خەمی ئەم یاریگا بخوا یاخود خەمی وەرزشی ئەم شارە بخوا. بەداخەوە ئەو بەرپرسانە تەنیا بۆ قەڵەوکردنی خۆیانە بەکاردێنن وەرزش، تا ئێستا ئەوان هیچ شتێکیان نەکردو، هیچ چالاکیەکیان نییە. ئەمە وەکو تیپەکان هەموو تیپەکان کە بەیەکەوە هاوکارین، چالاکیەکانمان لە ناوە خۆی لەسەر مەسرفاتی خۆمانە، هەموو شتانی کە ئێمایکەین لەسەر مەسرفاتی خۆمان. قەزای سۆران تەنها خاوەنی یەک یاریگایە، یاریزانانیش باس لەوە دەکەن خزمەتگوزاری بۆ یاریزانان دابین نەکراوە و لا وەرزی زستان بەهۆی خراپی ڕێگاکەیەوە ناتوانن بگەنە یاریگا. بەناوی خۆی گەورە و میهرەبان پێشێکی بەخیراتنی کانالی پاوان دەکەم کە وا بزانم تاکە کانالە کە لە سووران خزمەتی وەرزش کردیە ئێستامە لە ساحەی سەرچاوینە ساحەکی لە ڕووی ئیمکانیاتەوە گەلک نەخسی هەیە. پێش هەموو شتێک لەرێ هاتوچوو، یعنی هەتا زۆر جا نادی گەمەی هەیە بوو نمونەی ئەمە لەو شارە بەس یانەکمان هەیە یانەی سووران زۆر جا یانە لە دەرەوە دێن، یعنی والله ئەنسان شەرمی لە خۆ دەکات، وڵی هەتا ئەگەنە ئێرە یعنی لەو فەرعانە لەوانە 5-6 خەلات من هەتا بەس بگەنە ئەو ساحەیە هەتا بگەیرە احتمالە، يعني ها مترسية احتمال حتى السيارة احتمالي ورقراني يعني يسمى خانك لعبك في بشي دبي فوري بسيارة شيء تاكين خلقاني لو أنا جاتري بأزاق جاتري بيشكل أو رجع هم تعصيه هيك شيء خوشنية يعني آسان شبرا باقي نكن بس باتوسك والي بكن كدستان خو بارانج بي نبي تقور. فراوانی سنوورەکە وای کردووە لە قەزای سۆران وەرزشوانانێکی زۆر هەبن و لە ئێستادا خاوەنی چلتیپی میلیە و بەڵام بەهۆی گرنگی پێنەدانی بەرپرسانی ئەم سنوورە بە وەرزشوانان وای کردووە وەرزش وەکو پێویست بەرەو پێش نەڕوات. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.